هەوزم لە کرا هەر پێڵەن جاچکە کوردی بەڵە شتێکی وای پێڵێن. سڵاو لێ بێ منجەڵە گەورەیە چیە داتان ناوە لێرە؟ سڵاو لێوەش بەخێرمە سەر چاوم. ئێمە وەکو خۆماڵی کەشکە لە هەڵەبجەوە بەشدارین، ئەمە بنێشتی کوردی ئەسڵیە دامانناوە، ئەم شیلەی کە لە دارقەزوانەکەەوە لە چیاگانی کوردستانی خۆمانەوەی هێنین ڕاستەوخۆ تێکەڵەکەین بەس لەگەڵ ئاوە. ئەی کوڵێنین بنێشتێکی کوردی 100% تەندروستمان بۆ بەرهەمە هێنرێ کە سوودەکانی یەکجار زۆرە بۆ تەندروستی ولا کەلاری شاخەڵک زۆر حەزی هەوزم لە کرا هەر پێڵەن جاچکە کوردی بەڵە شتێکی وای پێڵێن کە 100% سروشتی و خەڵک بە تامەزروێت چونکە معلومی لای بەڕێستە کە دەمێکە ئەڵێن بنێشتی کوردی ئەسلی نەما ئەوانە ئێمەمانێ متمانەیەک بۆ بنێشتی کوردی بگەڕێنەوە کە بەرچاو خەڵکەوە ماشەڵای بینی بۆ نوبەرامی هەموو پارکەکەی پڕکردووە لەبەرەوەی خۆشیە لە دوورەوە یعنی بۆنی دێت. بەڵێ لەبەرەوەی 100% سروشتیە و ئەم بنێشتە سوودی بۆ تەندروستی زۆرە. خودی ئەم شیلەی کە لە دارقەزوان لێ یەکەینەوە بۆ کەسانی بەکتریای مەعیدیان هەیە زۆر عجیبە، بۆ کەسانی برینی مەعیدیان هەیە زۆر تایبەتە. دواتر کە ئەی کوڵێنین بنێشتەکەی لێ ئامادەکران بنێشتەی سەکە بە تایبەتی حازرمان کرۆ لە زۆرێک لە مارکێتەکان بەردەسە بنێشتی کەش. ئەم بنێشتە کە ئەی خۆیت خواردن بە ئاسانی هەرسەکە دڵەکزێ ناهێڵێت، قۆڵۆن ئەو بابەتانە زۆر ئیسفادە لێکەنەوە کەسانە. دوای ئەمەش ئاوەکەی جیاکەینەوە ئێمە بەڕێزم، ئاوەکەیشی بە تایبەت بە شوشە دامانناوە بۆ کەسانی کە قۆڵۆنیان هەیە خواردن بە ئاسانی هەرسەکە و ئافرەتانی کە دووجیان تووشی دڵەکزێ بن ئاوەکەی زۆر عجیبە ئاوی بنێشتەکە و بۆ کەسانەشی کە قۆڵۆنیان هەیە بۆ غازات و بابەتانە هەر زۆر تایبەتە و یعنی کامل هەر لە شیلەکەیەوە تای کوڵین و کۆتایەکەی بێ بۆ داواتی تێر بخۆ بنێشتی ئەرەوەڵا بێخەم بۆ منە بەدڵی خۆ داوات بووی لە هەر شوێنە یەک پارچە بنێشتی کوردی کەژ پێ بێ ئەتر بە زەمانەوەی خواردوتە بە ئیسراحەت هەرسێکا و ناڵێ هەز بە بێزاریکەیت دوای ناخواردن. باشە ئەمە تا چەند سروشتی هیچ مەوادێکی تێناکرێت واتە 100% بنێشی سروشتیە؟ بەڵێ ئێمە ئەوەی کە بۆیە هاتوون لێرانەوە بەرچاو خەڵکەوە ئەی کوڵێنین بۆی تەنیا قسە نەبێت. یعنی ئێمە ئێستا جیازی ڕاشیمان هێناوە کونجیەکە بە بەرچاو خەڵکەوەی کینە جیازەکە و کەری علی بابا جیازەکەی زەیتەکان بە هەمان شێوە. بۆچی ئەم کارەمان کردووە؟ بۆی متمانە بگەڕێتەوە بۆ خەڵک. عادەتەن خەڵکەڵە کاکەوەڵا بینی ماڵێن وایە، ینی بە قسە نابێ، ئەمانەیە بۆ خەڵکی بسەلمێنین کە لێرە بەرچاو خۆتەوە تەنیا بنێشە تاڵەکە و ئاوە تێکەڵەکرێ یاخ بۆ منە بۆ ڕاشەکە بەس کونجیە جیازە هیچی تێ ناکرێ خەڵک بە بەرچاو خۆی کە بینیتی دروستکرێ حتمما دڵنیا بێتەوە کە شتێکی سروشتی و 100% و تێستیشمانە. یعنی ئەرەوە نیە قسە بێ کابرا دێ لێرە ناتوان لی بخواتوان فیستیڤال بەس بۆ تێر حەزیان بەو شانە زۆر هێنا عەخشانێک کاکە هەموو کەپری لێ خۆ بێ شتێ بخوا. ئێمە شتەکانمان داناوە بەجددی هەر بێ مبالەغە خەڵک هەتا لی نەخوا حەز ناکەن پێی بفرۆشین بۆی دڵنیا بێتەوە کە بەرهەمێکی 100% سروشتی و پارەکەی بەزایە ناوە.